بەڵە خۆشەویستان دەچمەلای تەوریەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان تەوریەکەمی ئەمڕۆمان گفتوگۆ دەکەین سەبارەت بە ڕۆژی جیهانی کۆچەر هەڵبەتە 18 دیسێمبەری هەموو ساڵێک وەکو ڕۆژی جیهانی کۆچەر لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە دیاری کراوە هەڵبەتە خۆی لە خۆی دەم ڕۆژە جیهانیانە کە بۆ بابەتێکی دیاریکراوە و دیاری دەکرێت بۆ دابینکردنی مافەکانی تایبەت بە و بابەتێجا ئەم ڕۆژ کە ڕۆژی جیهانی کۆچبەرە سەئاسی جیهاندا بە بەردەوام بە گرنگیەوە باز لە مافی کۆچەران دەکرێت باز لە مافی ئەو کەسانان دەکرێت کە لە وڵاتەکەی خوانەوە بەرە وڵاتانی دیکەی ئەوروپا ئەمریکا وڵاتانی دیکەی جیهان کۆچەکەن و دەبن بە کۆچەرمە گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە ڕۆژی جیهانی کۆچەر سەبارەت بە مافی کۆچەران سەبارەت بە هەموو داوانەی کە کۆچەران هەیەنە سەبارەت بە دۆخی ژیانە هەوڵەکان بۆ فراهەمکردنی ژیانێکی شایستە لە هەندەران گفتوگۆ دەکەم لەگەڵ زۆر بەڕێز مادی حەمەڕەشید بەرپرسی بەشی ڕێکاندنی دەستگای لوتکە ڕاستەخۆ لە سەدو لەگەڵ مندا ئامادەن مادی خان سڵاو لێ بەبین باش زۆر بەخێر زۆر سپاس بەین تۆ باش بەینی بینەرانیش باش زۆر سپاس مادی خان ئەمڕۆ ڕۆژی جیهانی کۆچەرە دەستپێک دەپرسم لەم ڕۆژەدا چیت هەیە بۆ ئەم ڕۆژە چیت هەیە بۆ کۆچەران مەڵێ دووبارە بەیانیەوە باش بەینی بینەرانیش باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە ناتوانم ڕاستەکەی بڵم ڕۆژی جیهانی کۆچبەران پیرۆز بێ لەبەرەوەی باردۆخێکی ئەوەنە باشیان نییان خۆشیان نییە تا پیرۆز بەیان لێ بکەم بەڵام لە دڵەوەکو دەستگای لوتکە هیوادارم لە هەر شوێنێک بن لە هەر سنوورێک بنەوە بەرەو هەر شوێنێکیش بەڕێک کەوتون یاخود دایانەوە پەنابەرنەبەر هەر وڵاتێک سەلامەت بوون و دوور بن لە پێشێلکردنی مافەکانیان لەلایەن کەسانی بابڵی بەرپرسی وڵاتانی کە هەنە بۆ بەڵێ ئێوە وەکو دەستگای لوتکە مردی خانە هەڵبەتە ئێوە سەربەندان لەگەڵ کۆچەراندا زۆرە لە هەر کە زیاتر لەو بڕواایەدام کە ئێوە لە کێشی کۆچەرانتی ئەگەن لە دۆخیانتی ئەگەن لە ئێستادا بەگشتی دۆخی کۆچەران چۆنە دۆخی کۆسانە چۆنەکە سنووری وڵاتەکە خۆیان بە هەزار ناڕەحەتی و مینەتی و یاریکردن لەگەڵ مەرگ و لە ئەگەری مردن و نەمانە هەڵبەتە ئەمانە وڵاتی خۆیان جێهێڵن و کۆچەکەن دۆخیان چۆنە لە ئێستا تایبەتی کوردەکان بەڕاستی لە ئێستا دەقشمانێکی بەرچاو لە خەڵکی کورد لە دەرەوەی وڵاتن دۆخیان چۆنە بەڕاستی توان بڵم دۆخیان زۆر باش نییە تەواوی ئەو کەسانی کە ئێستا داوای مافی پەنابەریەکەن و تەواوی ئەو کەسانشی کە کۆچبەرن لە ڕێگەن بۆ ئەو وڵاتانە ڕەنکە هانای بۆ بن بۆی داوانامە پێشکەش بکەن لە ڕووی ئەو یاسایانەوە کە وڵاتانی ئەوروپا بۆ کۆچبەران لە نوێگەریە ڕۆژانە و لە بەرامبەر ئەو ئاستەنگیانەی کە دروستێکن بۆ کۆچبەران هەم هەمان شێوە و پێشێلکردنی مافەکانیان بەڕاستی ئەوە یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان کە ئاستەنگێکی زۆر گەورەیە لە بەرامبەر کۆچبەراندا و پەنابەرانیش و ئاستەنگی دروستکردن لە بەرامبەر پێدانی مافیمانەوە یاخود مافی پەنابەری لە وڵاتانی کە لێوەی داواکەن بۆیە بە شێوەیەکی گشتی بارودۆخیان باش نییە بەڕاستی لە ئێستادا لە دیاترین ئەو کێشانەی کە ڕوبڕی کۆچەر دەبێتەوە چییە؟ لە ئەموو ناڕەحەتیانی ئەوە هیچ لە ڕێگادا بەڕاستی ئەو دۆخی کە کۆچەر پێیدایە بەداخەوە لە ماوەکانی ڕابردوودا بینیمان لەگەڵ ئەوەی بۆ نمونە لە مانگێکدا ئەگەر لە دەریای ئیجا 20 حاڵەت 100 حاڵەتی خنکان مردن بێسەر و شوێن هەبوو بێ بەڵام لەگەڵ ئەوەدا خەڵکی ئێمە یعنی سەرباری ئەو ئەتوانین بڵێم جازەفەیە هەر ئەڕۆن بۆ دەروێخ ڕێگای کۆچ هەڵدەبژێرن ئەمە بۆچی و لەگەڵ ئەوەشدا دیارترین و کێشانی کە ڕوبەڕووی کۆچەر دەبێتەوە چییە؟ بڵێ وەکەوی کە بۆچی هێشتا دوای ئەو هەموو ڕێگە مەترسیە وەکو بەڕێزە باسی کردووە نقمبوونی یەختەکانیان یاخود بەلەمەکانیان وە بێسەر و شوێنبوونیشان هێشتا خەڵک هەر بەردەوامە لە کۆچکردن ئەمەش گەڕێتەوە بۆ خراپی بارودۆخی ناوخۆی وڵات چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی کۆمەڵایەتی وە کۆمەڵی گیر و گرفتکرد و کە ڕوبەڕووی کۆچبەر ئەبێتەوە بۆیە ویلێکات کۆڵ نەدا لەو ڕێگایە بەداخەوە کە ئەڵم زۆربەی ڕێگاکان پڕن لە مەترسی بە ڕێگەی وشکانی بێ یاخود چی بە ڕێگەی دەریایی بێت ئەمانە هەمویان مەترسیەکی زۆرم بۆ سەرژیانی کۆچبەر و خێزانەکانیشیان و پرسیاری دووەمیان ببوورە دیارترین ئەو کێش و ئاستەنگیانی کە ڕوبەڕی کۆچەرە بێتەوە چییە؟ نەک تەنها لە کوردستانە سەر ئاستی جیهان لە ئاستی جیهان ئێستاکە ئەو حاڵتانەی کە بەرچاو ئەکەوێتەوە زۆر ئەم بەم کۆتایانە باوە دیپۆرتکردنەوەی زۆرە ملێ کە لەسەر خواستی خۆیان نیە کۆچبەرەکان و لە ماوەکانی ڕابردووشە نمونەمان هەیە کە بە شێوازێکی زۆر و بەنهێنیەکیش
بۆەوەی کە چاوی میدیاکانی لێوە دیار نەبێت ڕژێکی زۆر کۆچبەر و پەنابەر و کەسانیش کە داوای مافی پەنابەریان کردووە ڕفزیان وەرگرتوێتەوە وەکو بڵێ هەلی دۆمیشان نەدراوەتێ بۆی جارێکی تر دووبارە داوا بکرێتەوە بێگومان ئەمەش ڕێکەوتنە لە نێوان وڵاتەکانە ئەگەر ئێمە باسی بکەین ئێستا ئەگەری هەیە بۆ 100,000 کەسێک کە بە چاوەڕوانی ماوەتەوە کە مافی پەنابەرێکی با بڵێن قبول بکرێ یاخودنا دواتر وڵاتەکان ئەتوان لەگەڵ کوردستان و لەگەڵ عراق بە شێوەیەکی گشتی ڕێک بکەون و دیپۆرتیان بکەنەوە ئەمەش بەڕێکەوتنی وڵاتانە. بەڵێ دۆخی کورد بەگشتی لە وڵاتانی دەرەوە چۆنە؟ بوونە لە کاتی ئەوەندای مافی پەنابەرێتیەکە لە کاتی وەڵامدانەی ئەواندا تا چەندێک بۆ کوردەکان زمینێکی وها فراهەم کراوە کە بتوانن ئەو جوابە وەربگرن کە بتوانن مافی پەنابەرێتی وەرگرن دۆخەکە بۆ کوردستان بەگشتی چۆنە؟ بڵێ بێگومان وڵاتانی ئەوروپا زۆ باشتر لە من و لە تۆ و لە کۆچبەرەکانیش ئاگداری با بڵێن بارودۆخی وڵاتەکەن عادەتەن ئەو کەسانەی کە داوای مافی پەنابەریەکەن ڕەچاوی بارودۆخی وڵاتەکانەکرێت لە ڕۆی ئاسایشیەوە و لە ڕۆی کۆمەڵایەتی و ئابووری و تەواوی بابەتە جیاوازەکانەوە بەشتر بەداخەوە کاتی شەڕی براکوژی یاخود شەڕی تایفی لە عراقا ئەمانە هەمویان هۆکارێک بن بۆەوەی کە عراقی و بەتایبەتی کوردیش لە کوردستانە کە داوای مافی پەنابەری کرد لە وڵاتان تۆزێک ئاسانکاری ئەبوو بەهۆی ئەم بارودۆخەنە ئاسایشی کە هەبوو لە وڵاتەکە بەڵام ئێستاکە ئەتوانم بڵێم قەیرانێکی ئەگەر هەش بێ زۆر بەو ڕادەیە قورس نییە کە با بڵێن پەنابەران عفو کۆچبەران لەلایەن وڵاتانەوە قبول بکرێت داوانامەکانیانەوە ببنە هاوڵاتیەکی ئەوە یاخۆن هەڵگری ڕەگەزنامەی ئەو وڵاتی کە ڕۆیەکە. دۆخی هەرێمی کوردستان لە وڵاتانی دەرەوە چۆن سیر دەکە یەکێک لە وڵاتانە سێر دەکرێت کە بۆ چەندڵی داواکاری هاوڵاتیانی جێبەجێ بکرێت یا وەڵامیان بدەنەوە یا خودوەکو ناوچەیەکی سەقامگیر سێر دەکرێت تا ڕادەیەک ئەو وەڵامدانەوەی بۆیان قورس دەبێت. عادەتەن ئەو وڵاتانی کاتێک کە شەڕ و مەبڵین تندوتیژی بەرەوەکی گرتووە زیاتر خەڵک دەچێت بەدەم پەنابەرەکانیەوە یان کۆچبەرەکانیەوە بۆەوەی کە مافی مانەوەیان پێ بدرێت وەکو زانین سوپاس بخوا کە ئێستا لە کوردستان هیچ یەکێک لەو نەئاسایشی و ئەو جەنگوشتانە نییە و دووریش بێت لەبەرەوەی ئەتوانم بڵێم تا ڕادێک بە سەقامگیر سیر ئەکرێت ئەمە لە ڕۆی ئاسایشەوە بەڵام ئەمەمانای ئەوە نییە کە بڵێن ناوخۆی هەرێمی کوردستان و عراقش بە شێوەیەکی گشتی دوورە لە هیچ گیر و گرفتێ نەخێر ئەوە کەمبوونەوەی ئەگەر تا ڕادێک بڵێم لە ساڵانی پێشووتر داواکردنی مافی پەنابەری کەم بۆتەوە ئەمەش ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە با بڵێن ناوخۆی وڵات لە ڕۆی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسیوە سەقامگیریەکی تەواوی هەیە بەڵام بۆ ئەوە گەڕێتەوە کە وڵاتانی ئەوروپا ئاستەنگێکی زۆر لە دەواازە سنوورەکان بۆ کۆچبەران دروست ئەەکەن و لە دیوارە بەردینەکانەوە بیگرە یاخود لە دابینکردنی هێزێکی زۆرەوە لەسەر سنوورەکان لە پۆلیسی دەریاوانەکان بیریشمان نەچەیەکێک لە هێزە هەرە گەورەکان فرۆنتێکسەکە گەورەترین هێزی پاراستنی سنوورەکانی وڵاتانی یەکێتی ئەوروپایە بۆ تێپەڕنەبوونی کۆچبەران ئەمانە هەموو هۆکارن بەوەی کە کەم بۆتەوە داواکردنی مافی پەنابەری بە تایبەتیش پەنجەمۆر کە لە وڵاتانی بەڵقان کە پەنجەمەر بە کۆچبەرێکردگرێ بگاتە ئەو وڵاتشی کە خۆی مەبەستێتی دەرەنجامێکی نابێ بەداخەوە. ئامارەکان چیمان پێدەڵێن؟ بەڵام ئامارەکان بۆ ئەم ساڵ بەپێی ئەو ئامارانی کە لە بەردەست دەستگای لووتکەیەوە دەستگای لووتکە دەستی کەوتووە بە شێوەیەکی گشتی لە سەرانسەری عراقا بەپێوەی کە ئێمە عراقی لە وڵاتانی دەرەوە هەژمارەکرین 23,400 کەس 23,400 عفو کۆچبەر داوای مافی پەنابەری کردووە عراقی لە وڵاتانی ئەوروپا و بەداخەوە 24 تەرمان هەبوو ئەم ساڵ قوربانی کە بە شێوازە جیاوازەکان لە دەرەوەی وڵاتگیانیان لێ دەستداوە لەگەڵ 12 پێستەر شوێن بووە. ڕێژەکە بەرامبەر بە سڵانی ڕابردوو چۆنە هەڵکشاوە نزم بۆتەوە کەم بۆتەوە کەم بۆتەوە و پێشتریش باسم کرد هۆکارەکەی ئەوە نییە کە باڵێن سەقامگیری یاخود گونجاندنی ژیانکردن لە ناوچەکەیە بەڵام بەوە گەڕێتەوە کە ئاستەنگی دروستکردن لەلایەن وڵاتانی ئەوروپا و لەسەر سنوورەکان و مانەوەی کۆچبەرەکان و ئەو کەسانی پەناخوازەکان لە دیپۆرت سەنتەرەکانە یاخود لە زیندانەکانە بۆ ماوەیەکی زۆر بۆەوەی کە خوایان لێ بکەن خۆیان پەشیمان بنەوە و داوای گەڕانەوە بکەن. بەڵێ بەداخەوە لە ناوان کۆچەرەکاندا ژمارەیەک لە
قوربانی و هەروەها بێسەر و شوێنیش هەیە ئێوە چۆن کەستان بە زەنیاری دەکات سەبارەت بەوان چۆن ئەتوانن کە ئەو تەرمانە بگەڕێنەوە یاخود چۆن دەتوانن زەنیاریتە نەسکەوە سەبارەت بەوانی کە چارەنووسیان لە هیچ شوێنەکە دیارێ نە بە مردن نە بە زیندانی نە بەوەی کە چ بێتنە وڵاتی دەریشەوە. بەڵێ ئێمە لە ماوەکانی ڕابردووشداوە بەردەوام بۆ دۆزینەوەی یاخود بۆ ناسینەوەی تەرمەکان بەپێی حاڵەتەکان هەنامان بردوێتە بەر پشکنینی DNA کە یەکێکین لە ئەتوان بڵێم ڕێکخراوی تاکە ڕێکخراوین لە سەراسەری عێراقا بۆ ناسینەوەی تەرمەکان هەنامان بردوێتە سەر بەر پشکنینی DNA و دەرئەنجامێکی زۆر باشیشمان هەبووە لە ماوەکانی ڕابردوودا ئەو حاڵتانی کە پێویستیان بووە لەسەر داواکاری باڵێن خێزانەکانیان داوا لە دەستگای لوتکە کراوە کە ئەمانەوێ بۆ نمونە کوڕەکەمان کچەکەمان بێسەر و شوێنە سۆراغێکمان بۆ بکەن ئێمە لە ڕێگەی نوێنەرەکانمان لە دەرەوەی وڵات دەستمان کردەوە بە ڕێکارە یاسایەکانەوە تەواوی ئەو کارانەی کە پێویستە لە دۆزینەوەی کەسێکە و ئەو مەلەفانەشی کە لە لای ئێمە بۆ DNA کراوە تا ئێستا دەرئەنجامێکی نەبووە بە کراوی ماوەتەوە چکە عادەتەن وەکو ئاشکرایە DNA چەندەها ساڵی تریش بێت پارچە ئەسکانێکی کەسێکیش بێت و نابێ و ئەمێنێتەوە و دیار ئەبێ ئەو کەسێکیە. بڵێ کاتە مەردی خان هەماهەنگیتان لەگەڵ وڵاتانی دەرە و نوێرەکانتان لەوێ چۆنە و لەگەڵ ئەو کۆسرانشی کە کۆجەکەن بۆ وڵاتانی دەرەوە لینکتان لەگەڵ ئەواندا چییە چۆنە؟ بڵێ لەگەڵ نوێنەرەکانمان لە دەرەوەی وڵات ئەتوانم بڵێم هەماهەنگێکی زۆر باشمان هەیە تەواوی ئەو ڕێکارە یاسایی یان یاخود ئەو گیر و گرفتانەی کە تووشی پەنابەرانە بنەوە لە وڵاتانی ئەوروپا هەر پەنابەرێک هانایی بۆ هێمان هێنا بێت و مێژوشمان شایەتی ئەومان بۆدا کە تەواوی ئەو کارانەی کە کردومانە لە پێناو پەنابەروانە دەرئەنجامیشی هەبووە سوپاس بۆخوا. بەڵێ پێما بەوت 23 قوربانیمان هەیە 24 قوربانی لە ئاسی عێراقدا لەو ڕژێ چەندێکی بەر هەرێمی کوردستان دەکەوە بە بەراورد بە عێراق کە ژماری دانیشتوانی هەرێم پێما بێت 6 ملیۆنێک دەبێت چەندێکەوە ڕژەکە بەداخەوەتوانم بڵم ڕێژەکەی زۆرتری بەر هەرێمی کوردستانەکەوێت بە دیاریکراویش ناوچەی ڕاپەڕین کە ڕێژێکی زۆر بەرەوێکە لە برەوەی ساڵانە گەنجانێکی زۆر لەو دەڤەرەوە دەرەچن بۆ وڵاتانی ئەوروپا بۆ داواکردنی مافی پەنابەری بەڵێتوان بڵم ئەوانە قوربانی مردوون یاخود بەسەر و شوێنن 24 کەسەکە تەرمن 12 بێسەر و شوێن بوومانێ ئەم ساڵ بەڵام سەررجەم ساڵەکانی تر بۆ ڕۆیشتوو ئەگەر ئەم ئامارانی کە من ئێستا باسم کرد بۆ سەر و 8 ساڵ سەرەوە ینی تەمەنی خوارد 8 ساڵ هەژبار نەکراوە بەڵام ئەگەر بە هەژمارکردنەوە ڕەنگە بگاتە ملیۆنێک و 400 یان 500 کەسێک بە تەواوی بە بڵێن لە ساڵی 2015 هەتا وەکو ئێستا کە داوای مافی پەنابەریان کردو لە وڵاتانی ئەوانەکە عێراقیان جێهێشت بەڵێ لەگەڵ ئەوەی کە مافی کۆچەر هەیە لەگەڵ ئەوەی کە باسە مافی کۆچەرەوە مەوانە دەکرێت کە ئێڕوو لە دەروی وڵات دەکەم بەگەڵ ئەوەشدا شتێکی دیکە هەیە سەبارە بە مافی ئەو وڵاتی کە پەنابەر ڕووی تێ دەکات ئەمە هاوسەنگیە چۆنە یانەوەتە تا چندێک هەوڵ دراوە کە حەق باوانیش بدرێت و هاوسەنگیەک هاوکێشەیەک دابنە بووی کە بتوانرێت ئەم میکانیزمە ڕاست بکاتەوە هەم لەوەی کە ئەوەی کە ئەو وڵاتە دەڵێت کە من بۆ ڕێژێ کۆچەر وەردەگرم هەم ئەوەی کە ئەو کۆچەرانش بە بەردەوام ڕووی تێ دەکەن. بەڵێ دیارە هەر کۆچبەرێک مەبەستی هەیە کە ڕۆکاتە هەر وڵاتێک بەپێی ویستی خۆیەتی سەری لایەنی ئابووری ئەو وڵاتە کات یا ڕێژەی کاری ئەو وڵاتە کات ئەگەر لایەنەکی تریسەر بکەین زۆربەی کۆچبەران کە هانە بۆ دەرەوە بن ڕێژەی بێکاریە بۆیە بەپێی وڵاتەکانە وڵاتەکانیش بێگومان توانایەکی ئەوەنە زۆریانیە کە ئەو ڕژە زۆرەی کۆچبەر وەربگرن و مافی پەنابەریان پێ بدەن هەندێک جار بەپێی دەستیکاری خۆی کەمی دەستیکاری خۆی بڵاوکراوەیەکی ئەبێ یاخود داوای کۆچبەرەکات بم ڕێژەی خۆیانی بۆ دیاریکراوی کە ئەوێت کۆچبەر وەربگرێت بەڵام ئەو ڕێژە زۆرە بێگومان وەکو باسم کرد ئایانێڵێتەوە لە زیندانەکانیان لە ئەو شوێنانی کە کەمپەکانە ئەمێننەوە بەڵام ئەمە هیچ کاریگەریکی نەبووە بەردەوام بوو کاریگەری سونی ئەم کۆسەرانە بۆ ئەو وڵاتانە چی دەبێت ئەوان ئەتوانن چی شتێک لە وڵاتەدا بگۆڕ هەم بەلایانی ئەرێنی هەم بەلایانی نەرێنیش بەڵێ ڕاستەکەی ئەگەر دادپەروەری لە مافەکانە هەبێت لەلایەن وڵاتەوە بەرامبەر بە کۆچبەران ئەتوان گۆڕانکاریەکی زۆر بکرێت وەکو پێشتریش لە هۆکاری دانانی ئەم ڕۆژەش هەر ئەوە بووە کاتێکە پەرەپێدانی سیاسەتێکی دادپەروەرانە و ینی مرۆڤانە کۆچبەرێکی بەڵێن سەلامەت و ڕێکوپێک و شکۆمەند مسۆگەر ئەکا بۆ ئەو وڵاتە بەڵام بەداخەوە
ینی بەڵێن مافەکانیان بە شێوازێکی یەکسان سێر ناکرێت جێکاری هەیە لە ناوان وڵاتان و ئیتر ئەو جێکارانەی کە دیارە لە وڵاتانی ئەوروپا بەداخەوە. بەڵێ ئێوەکو دەستگای لووتکە ئایا ئەو کەسانی کە دانێت کۆچ بکەن بۆ منە حاڵەت هەبووە کە لە ڕێگەی ئێوە ویسپەتیان کۆچ بکەن یاخۆ پرس و ڕاوێژ بە ئێوە بکەن ڕای ئێوە وەربگرن هەم لەوەی کە چ وڵاتێک بۆیان گونجاوە هەم لەوەی کە ڕێگەی کۆچەکەیان چۆن بێت؟ بەڵێ یەکێ لە کارە هەر سەرێکەکانی دەستگای لووتکە هوشیارکردنەوەی گەنجانە کە بە هیچ شێوەیەک هانا بۆ ڕێگەی کۆچی نایاسایی نەبن چونکە دوو جار کۆچبەرەکان زەرمەند دەبن یەک خۆیان دوو خێزانەکانیان ئەمەش دوورە لە هەموو بوارەکانی مرۆڤایەتیەوە مناڵی ساوا لەگەڵ خۆتە بێ ئەمانە هەمویان دژی ینی بەجددی ئێمە زۆ دژی ڕێگەی نایاسایین و لە باڵم پێشوتریشەوە بەردەوام کە خەڵک ڕاوێژمان پێکات هەمیشە جەخت لەسەر ئەواکەینەوەکە بە هیچ شێوێک هانا بۆ ڕێگەی کۆچی نایاسایی نەبات و تەواوی ئەو ڕێکارانی کە پێویست بۆ کەسێک بە شێوازێکی یاسایی هانا بەرێتە بەر وڵاتانی ئەوروپا پێشنیارمان کردووە بۆیان و هەر کەسێکیش ئازادە چۆن مامەڵاکە لەسەر مەردی خانکیز هەبووە کە ئێوە بتوانن پاشگە زیان بکەنەوە یاخود ئەو ڕیان لا بگۆڕن کە بیانەوێت کۆچ بکەن؟ بەڵێ هەبووە کەسانێکە بوون کە ویستویانە لە ڕێگەی دەستگای لووتکەوە هۆشیاریان پێدراوە ڕێنوێنیان کراوە کە ڕێگەکە هیچ ئامانی نییە و ئەوروپا ئەو بەهشتە نییە بەڕاستی کە خەڵک بیری لێ ئەکاتەوە هەتاوەکو تۆ ئەچیتە ئەوروپا وەکو ئەوەی کە تازە لە دایک بیتەوە لە سفرەوە دەست پێکەیتەوە کۆمەڵێک کێشە و گیر و گرفتت توش ئەبێت زۆر با بڵێن ڕووخاوتەکە لە ڕێگەی دەرونیەوە لە ڕێگەی هەتاوەکو ئەو مەبەستی کە خۆت هەتە بەدەستی ئێنیت کاتی زۆر پێویستە بۆیە بڵێ کەیسیوا هەبووە کە ویستێتی بە ڕێگەی نایاسایی بەرە وڵاتانی ئەوروپا بڕات لە ڕێگەی ئەندامانی دەستگای لووتکەوە و لە ڕێگەی سەرۆکایەتی دەستگای لووتکەوە پاشەکەس کراوەتەوە لەوەی کە ڕێنمایەکانی چۆن بووە و هۆشیارەکان چۆن بووە کە بە هیچ شێوەیەک ئەو ڕێگە ئامانی نییە و بە تایبەتی ئەو کەسانی کە بازرگانی بە مرۆڤەکانەوە ئەکەن هیچ ئامانێکانی هیچ سیقانیە لەبەرەوەی هیچ شتێک بەڕاستی بە وەڕێزدان مردی خاوەکو دوپرسە تا چەندێک کۆچەر مەترسی بەکارهێنانی لەلایەن ئەو کەسانی کە بازرگانی بە مرۆڤ دەکەن مەترسی ئەوان لەسەر هاتوو لە ڕێگەی کۆچە یاخود بە شێوازێک لە شێوازەکان ئەمانیش جەستیان یاخود وەکو چۆنتۆڵی بازرگانی بە مرۆڤ بەکار بهێنرێت. بەڵ بێگومان وەکو وتم ئەمە بازرگانیکردنە بە مرۆڤ لەبەرەوەی هیچ شێوازێک لەو قسانەی کە ئەکرێ لەگەڵانە هیچ ڕاست نییە بۆ نمونە ئەڵێ من یەختەکەم 15 کەس 14 کەسی لێم خۆی لە کاتێکە 10 کەس ئەگرێ ئەو ئەڕابۆنە 35 کەسێکی لێدا لە ڕێگات تووشی ئاستەنگیەوێ ئەمانە هەمووی بازرگانی کردە لە پێناو بڕەپارەیەک کە ئەتوانم بڵم بڕەپارەیەکی خەیاڵیە گەربێت تۆ ئەو بڕەپارەیە لە ڕێگەیەکی یاساییە سەرفکەی ڕەنگە بۆشت بگەڕێتەوە ینی لێشی بمێنێتەوە بەڵام کۆچبەرەکانمان سوورن لەسەرەوەی کە بۆ ڕێگەی نایاسایی بڕۆن وەکو دەستگای لووتکەش هەمیشە جەختمان کردوتە لەسەرەوە کە بە هیچ شێوەیەک هانا نەبەنە بەر ئەو ڕێگەن پڕمەترسیە و تەواوی و کەسانش کە بەداخەوە لە ڕێگەی کۆچی نایاساییدا گیانیان لە دەستدا لەسەر داوای کەسوکارەکانیان لە ڕێگەی دەستگای لووتکەوە گەڕێنراونەتەوە تەرمەکانیان دوای ناساندنەوەی لە ڕێگەی پشکنینی دیێنەوە بۆ هەرێمی کوردستان. زۆر سپاس بە زۆر بەڕێز مادن حەماڕەشید بەپرسی بەشی ڕێگەاندنی دەستگای لووتکە سپاس بێت لەبارەی ڕێکخستانی